199 شەهیدمان دا ئەو کاتە بە شێوی زۆر دڕندانە شەهید کران. تیانە بۆکو مامۆستا مەلا عەبدولحەمیدی شەقڵاوە کە لە هەولێر گرتیان بەسەر جادای ڕایان کێشە وە کاک ئەحمەدی براشی کە فەقێ بوو ئەویشیان هەروە شەهید کرد. خەڵکانێکی تریان سووتان، خەڵکانێکی تر سەریان کون کردبوو. 199 شەهید 274 بریندار و 386 کەس بە دیلی گیران. ئەوانەی کە پێشمەرگە بوون بە دیل گیرا بوون تیانە بوو سەرکردایەتی وەکو مامۆستا جەلال جەوهەر، تیاشیانە بوو تەنزیمی بوو، تیاشیان بوو هەر هەوادارێکی تەرەفدارێکی بزوتنەوەی ئیسلامی، بەڵام بۆ پاکسازیەکی زۆر لەبەر پلانیان پێشتردانا بوو. ئەفرادانی بزوتنەوەی ئیسلامیش معلوم بوون، هەموو ئەو بەرپرسانیان گرتبوو کە کاروباری تەنزیمیشانە بربڕێەوە. لە 23 شوێنەوە شەڕەکە دەستی پێ کردبوو. 7 ڕۆژ لە سەرکردایەتی بوو لە بێتواتە تاکو مامۆستا مەلا عوسمانیش ژیران ڕەحمەتی خوای لێبێ دوایی جەبار فەرمان بۆ ئیهانەی مامۆستا مەلا عوسمانیش و بۆ ئیهانەی بزوتنەوەی ئیسلامیش کەرێکی بۆ هێنابوو، بەعەکسەوە سواری کردبوو، پاشان هێنابوویە خوارەوە و جێڕابووی بۆ بەناو خەڵکەکەیە. دوایش مەسعود بەرزانی وتبووی کە ئێمە لەسەر شتیوە ئیتیفاقمان نەکردووە، یعنی کە ئەنەما ئیتیفاقێکی تری مسبەق هەر هەبووە یا عەلە لەقەل زانیوێتی کە هجووما کرێتە سەر. و دوای مەسعود بەرزانی بە زەختێکی نێودەوڵەتیش بڵین مەسعود بەرزانی خۆشی داوای کرد کە مامۆستا مەلا عوسمان بچێتە سەلاحەدین و لەگەڵ ئەو بەڕێزانەی ترکە لەگەڵیان. بزوتنەوەی ئیسلامی شکستێکی گەورەی عەسکەری بەدەستهێنا، سیاسیەن زۆر پێشکە، بەڵام لەبەرەوەی ئەلحەمدوللا مابوو ئەندامانیش و قیادات و ئەوانی کە نەکەوتبوونە بەردەستی یەکێتی تاغوت، الحەمدوللا سەر لە نوێهەستانەوە بزوتنەوەی ئیسلامی بە قووەت بوو. ئەمە ئێڵێم ساڵی 1993 و 27 دوانزەی 93 کە ئێمە کردومانە بە یادی شەهیدانی ئیسلام لە کوردستان.